روش باش تماشاوان و گهدارن من هجا هفته صبحی بدما پایتخت الهولره وقت میم روش باش عادت ندست بکرن بچندین بابت و توار و مشهرن جواز اما بالا بکشن سروجها جهانیه گشتیاریه هر و نرمنده کی ناسکری کردستان جی باشداری دیگر مدروش باشه دژنزیک و بچکی روشایی بشو بینم زانون دوان چند هیون در باس بوده مجولی چوبو خب شو و مجول کر و چه تشتکی تازه برهمکی تازه بردست هیج بلی چندین بابت و زانیاری جواز کود درجه یا ودم جمره ده اما به هفدوره بشو بینن هاجی چه خبره که هاتیه کم کرتنو چه که دست بکن سروک حکومت داخوازه جبینه که تایبته پارلمانتوی کردستان تگو بریاره دی چند روشن بدهجی لسر داخوازی مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان پارلمانتوی کردستان بجوا و تایبت جی به رکخستنا کوته ده سروک حکومت و گوتارک لسر جیبجی کرنا کارنامه چاک سازی کابینه نهم هر و هر روین گفتگویان دیگر حکومت فدرالی و شیکرنا دو خادارایی و تندرستیان های هرما کردستان هر و حال کوتن تشنکرنا ویروس کرونا دلوی گوتارا خدا پیشکش بکن. برپرس دزگاه هلبجاردنه یا پارتی رادیگینه کو دیگل فرابازنه یا هلبجاردنه نینن. خسرو گوران برپرس دزگاه هلبجاردنه پارتی دموکراتی کردستان جای کردستان 24 راگهان کو دیگل شوازه فرابازنه جبو هلبجاردنه بین عراقی نینن و هر و هاوان باشو که هلبجاردن به یک بازنه دبر پرانیا آلیان وان باشا ین عراقی اگرم بحث بکن کو به چندین بازنه برپرس دزگاه هلبجاردنه پارتی راگهانجی کو هنجی دیار نینا آنکو نخویایه هیجان پیش نیاز و یکلایی ببا. ایروژی سپاسالارا ایرانی سردانا عراقت گو میدیان ایرانی بلاف کرنا کو ایرو فرمانده محمد باقری سروک دسته ارکان سپاه ایران سردان عراقت گه وجبو هیاما دو روزان جیل و دردمینه اما جو بو یکی جدانه کو سپاه سالار ایران دیگل بر پرسن سربازی و سیاسی جی دجبا اروها پرسن آسایش سربازی و همه آهنگیاد نابرا بغدان و تقرایده بغدا و طهران ده دیگل بر پرسن عراقی گفتگو که ده تقیینه که ده زدتر جه 20 کسان لسرکانی بونه قربانی و الگرزانیارین کردستان 24 اتومبیل که بمبرشکری جه رجلات سرکانی لسر یا تل تمر تقیه و ده انجام دجی دو ده یعنی ده انجام اوه تقیینه دجی 7 کسان جان خواه جه دست ده و 14 کسان دنجی بریندار بون الگرزانیارین که دناف هاتنه بلاف کرن دناف قربانیین تقیینه ده دو زاروک هنه اف تقیین ده دمه که ده و دو روزان برین هاجی دو تقییم ده شاروشکیات الحلف لروجاوای سرکانی جی رو دابو. ایشف امریکا دابازاندن اکو دانلود کرنا تیک توک قدغه دکه اگر حتی دم جمر 12 ایشف اداره امریکا برپرسن اپلیکیشن تیک توک کرن نکفتن اوجنها و پیدا کس نکاره اپا تیک توکی لامریکا بینه خواره او انکو برین ها جیانی نخواره نکارن اپدیت بکن برپرسن بجن ین به اپلیکیشن ین تیک توک داخواست جدادگاه امریکا کرنا کو پیداشونه بکه به وان ویدمه کوجوان را هاتیه دیاری کرن کرته هم ابسر هفته هات نهاجمه چندین بابت مشارن جهاز و بعد کشم دوره بشد شخصی تمی هولن گنج و خورتان بردامن هم ده افراندنه ده هم جی با پیشخستن و باشتر کرنه باجارو کن خواه و جارجی دو گنجن رونشتوانین حلبجه پیشه اوان سر تاخشی بربریه لبرت خوازن بریا پیشه خواه و بخشانه خدمت که برونشتوانین باجارن خواه بکن
لەوما بڕیاردانە و هەموو ڕۆژەکە ئینێ دناو بازار و سنتەرە باژارێ هەرەبجەدا بە بەرچاوکردە تەواهی ئەمەرجن تەندروستی کارێ سەرتاشییان و بربەریە ji bo hevlatiyan bike. سەرقاڵی ئامادەکارین بۆ سەرتاشینی هاوڵاتیان لە نێو قەرەباڵغترین شوێنی نێوبازار. کارەکەی وریا و پوریا خۆبەخشیە. بێبەرامبەر سەر بۆ ئەو کەسانە دەتاشن کە کەم دەرامەتن یاخود پێویستیان بە سەرتاشین هەیە. ئەوان دووهێنیە دەستیان بەم کارە کردووە و بەنیازن بەردەوام بن. بۆیە پێیان باشە شوێنێکیان بۆ دابین بکرێت لە نێو بازار تا بتوانن هەموو هەینیەک زۆرترین کەس ڕویان تێبکات بۆ ئەوەی خۆبەخشانە خزمەتیان بکەن. ئێمە بۆ دووەم هەینیە دێنە ناوم بازاڕی شاری هەڵەبجە بۆ کاری خۆبەخشی هەر کەسێک لە هەر چین و توێژێک بێت پێویستی بە ئێمە بێت بۆ سەرتاشین ئێمە سەریان بۆ چاکەین. بۆیان شوێنەمان هەڵبژاردە ناو بازاری هەڵەبجە شوێنێکی قەرەباڵخە لە بەرەوەی ئەگەر لە شوێنێک تر بین بۆ نمونە لە دوکانی خۆمان بین کەم کەس هەیە بزانێ ئێمە کارێکی خێرخوازی بکەین بۆیە ئێرەمان هەڵبژاردە و ڕیکلاممان هەڵواسیوە سەرتاشیم بەبێ بەرامبەر ئێمە خێر ناکەین ئێمە ئەرکی سەرشانمانە خزمەتی ئەو کەسانی کە پێویستیان پێمانە خزمەتیان بکەین. ڕۆژانە نزیکەی 4 کاتژمێر لە نێو یەکێک لە باخچەکانی نێوبازاڕی هەڵەبجە بێبەرامبەر سەر بۆ هاوڵاتیان دەتاشن. ئەوان پێشوازی لە هەر کەسێک دەکەن کە پێویستی پێیان هەبێت و بە ئەرکی سەرشانی خۆیانی دەزانن کە خزمەتی هاوڵاتیان بکەن لە ڕێگەی پیشەکەیانەوە. ئاماژمان سودگەیاندنە بە شاری هەڵەبجە و بە خەڵکی هەڵەبجە. ئەمە ڕۆژانی جومعە کاتژمێر 3 بۆ ساعت 6 شێوارە خەریکی ئەم کارەیە بین هەر کەسێکیش لەگەڵ ئێمە بێت کێشەمان نابێت جەلایەکێکی تر بێت. جا ئەمە لە پرۆژەمان هەیە بۆ زستان شوێنێکی تایبەتدانێن بۆ ئەوەی خەڵک لێرە ناتوانێت سەرچاو بکەن. دوو گەنجی دانیشتووی پارێزگای هەڵەبجە کە پیشەیان سەرتاشیە جگە لە کاری ڕۆژانی خۆیان بڕیاریان داوە هەموو هەینیەک لە نێو بازاڕی هەڵەبجە بە شێوەی خۆبەخش کاری سەرتاشی بۆ هاوڵاتیان ئەنجام بدەن و ئامانجیان لە کارەکەیان خزمەتکردنی دانیشتوانی شارەکەیە بەبێ جیاوازی و هاندانی ژمارەیەکی زۆری خەڵک بۆ کاری خۆبەخشیە لە هەر بوارێکدا بێت. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. یعنی هەروەکو گوتی گەنج و خۆرتێنوسایە نمونە سیمایەکە جیاواز ددنە باژەر و باژارۆکەنخوا هەوڵێکی ددن حتاکو زێدەتر خەلک ڕح و جانێ ئالیکاریە دناوان دەزێدە ببێ ببن بنمونەیەکە باش خۆرتێن دنجی هەوڵ بدن هەرێکی و لەگۆر پیشەیەخوا ئالیکاریەکە پێشکەش بکەش بۆ باژارێخوا. ئیرۆ ڕۆژە جیهانیە گەشت و گوزارەیە ئیساژیش بەر ڤایرۆسا کۆرۆنای گەشت و گوزار ساڵەکە باش نەبوو لەگۆر ئامارن کاتنە بەڵافکردن لە سەرانسەرە جیهانە یەکێک بوو جوان کردن و بەراورد بکردن گەلێک زیان بەرکەتنە هەرێما کوردستانێژی وەک هەروڵاتێکی زیانەکە گەوران و مەزن بکرتا گەشتیاریاوێ گەشتە وە کۆنجانن دە چەندین ساڵن دەرباس بێژی بەر شەر و پەفچوونێن داعشە ڕووبڕووناوێژی زیانێک پێگەشت و لە ئیساڵش بەر ڤایرۆسا کۆرۆنایژی زێدەتر پێگەشت بۆمانە و لە مامۆستا ناریمان زۆر بەخێر بێ مامۆستا ناریمان هەروەکو مەگوتی بەرپرسێ ڕاگەهاندنە ڕێبەرایەتە گەشت و گوزاریە هەولێرێ کو ئیرۆ دگەلمە بێ زۆر بەخێر بێ بەیانی باش باش بەیانی بینەران باش. یعنی چەند ساڵێکی ناخۆش بوو بەڕێوە چوو بەڕێمان کرد ئەم ساڵیش بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا پێشەوەی کە بچینە ناو مۆزوعەکەی ڕۆژی جیهانی گەشت و گوزار و ئەوانە زیاتر چه شوێنێکی کوردستانت بەدڵە بۆ گەشت و گوزاری؟ سوپاس بێگومان دەتوانم بڵێم کوردستان هەموو شوێنێکی خۆشە بە تایبەت ئەو ناوچە شاخاویەکان هەموو ئەو شوێنانن کە دەگونجێن گەشت و گوزاری تێدا بکرێ یان مرۆڤ دەتوانی گەشتی تێدا بکە کاتەکانی خۆی تێدا بەسەر بە ینی شوێنمان هەیە دەتوانم بڵێم جیاواز لە وڵاتانی دیکە چوار وەرزەی ساڵ دەتوانرێت گەشتی بۆ بکرێ بەڵام بۆ تۆ تایبەت بۆ تۆ بۆ من بڵێ بۆ من بێگومان سنووری چۆمان چمان پێشبینیت کردە بێژە ناوچەی گەشتیاری جوانی لێیە هێشتا ژینگەکە خاوێنە ینی بەداخەوە یعنی ئێمە هەب زۆر جار باسی
هاتنی ڕێگا یاخود ئاسانکاری بۆ چوونی گەشتیاران بۆ ناوچە گەشتیارەکان دەکەین بەڵام لە هەمان کاتیشدا بەهۆی ناوشیاری بەشێک لە گەشتیارانمان ینی ئەو شوێنانە دەبنە ژینگەکەیان پیس دەبی بۆیە تاکو ئێستا ئەم ناوچانە ژینگەی خاوێنیان هەیە دەتوانم بڵێم و چوار وەرزەی ساڵی ژیانی دەگونجێ بۆ گەشتکردن. باشە مامۆستاناویمان ئەوەی کود چەند ساڵین دەرباسبوویدا ینی مەدیدیت کو دەمەی هاوینیدا و لە کاتی گەشت و گوزاردا زۆر خەڵکی بیانی هەبوون لەو شوێنانە و های لێ هاتبوو خەڵکی ناوخۆی عەرەبی کوردستان لەوێ نەبێردنێ بۆچی کاتێکی تایبەت بۆ ئەم گەشتانە دانەنەدرا بۆ نمونە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دیاری بێ و بۆ ئەوانەی کە لە دەرەوە داهاتن دیاری بێ ئەوە گلەیەکە خۆی ئەخر ناکرێ یانێت تو گەشتیار بنمونە دەیوێ لە وەرزی هاوین بێ خۆ ناکرێ ڕێگای لێ بگری بڵێ نابی هەفتێک بۆ خۆمانێک بۆ سواز بخواست ناوچەی گەشتیاریمان زۆرە ینی بەشی خۆشمان دەکا و بەشی گەشتیارانیش دەکاتن ینی زۆرن ناوچەکانی گەشتیاری دەتوانن بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکی خۆمان بە تایبەت لە نەورۆزان ینی بە ڕێژەیەکی زۆرتر دەچنە دەرەوە بۆ گەشتکردن ئەوی دیکە بەهۆی کاتەکانی دەوام و سەرقاڵی بەکار و ئەوانە کەمتر دەپڕژێنە سەر گەشتکردن بۆیە زیاتر گەشتیاری دەرەوە دێن وەکو باس کرد شوێنی گەشتیاریمان زۆرە شوێنی خۆشمان دەبێت و گەشتیارانی شوێنیان هەیە چەند بوو ماوەکەی چەند بوو کە شوێنە گەشتیارەکان داخرابوون بەداخەوە لە سەرەتای دروستبوونی ڤایرۆسی کۆڕۆنا یعنی دەتوانم بڵێم لە ناوەڕاستی مانجید و ئێمە ڕێکارەکانمان دەست پێ کرد بەشێک لە دەواازەکان داخران بە ڕووی گەشتیاران جگەلەوەی ناوچە گەشتیارەکانیش داخران بۆ مەبەستی خۆپارێزی وەکو بەڕێز لە پێشەکی باست کرد ینی دەتوانە بڵێم زەرمەندترین کەرتی گەشتیاری بوو چکە بەشێک لە کەرتەکان دوای چەند مانگە کەوتنەوە سەر پێی خۆیان و کاری خۆیان کرد بەڵام کەرتی گەشتیاری دەتوانم بڵێم تا ناوەڕاستی مانجی هەشت ینی هەر بە داخراوی مابەوە هەم دەواازەکان هەم هاتنی گەشتیاران و شوێنە گەشتیارەکان داخرابوون بۆیە زەرێکی زۆر بە کەرتی گەشتیاری کرد سوپاس بۆخوات تا ڕادێکی باش ئێستا جوڵی گەشتیاری دەستی پێکردوتەوە گەشتیاران لە دەواازەکان دێن و شوێنە گەشتیارەکان کراوەنە ئەوی هەموو شوێنەکان کراوەنە ئەوەی کە گەشتیار سەردانی بۆ دەکە هەم لە ناو شاری هەولێر بنمونە وەکو هۆتێل و ڕێستورانت و گوندە گەشتیارەکان و لە دەرەوەی شاری هەولێریش هاوینە هەوارەکان هەمویان کراونە و بەڕووی گەشتیارە هیچ داتایەک هەیە سەبارەت بە ڕێژەی زیانەکان بە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان یان هێشتا دیار هەتا ئێستا ڕێژەی زیانەکانمان دیاری نەکردووە بەڵام ئەوەی کە ئەو بەرچاوڕوونی ئێمە هەیتمان یاخود ئەو بەراورد بە ساڵانی ڕابردوو بێگومان ینی دەتوانم بڵێم لە 6 مانجی ساڵی ڕابردوو هەموو هەرێمی کوردستان ملیۆنە و 850,000 گەشتیار سەردانی کوردستانیان کردو بەڵام لە 6 مانجی ئەم ساڵ ئەم ژمارەیە دەتوانم بڵێم سفر بوو بۆ ینی ئەگەر بەراورد بکەی لەگەڵ ساڵی پار بێگومان زیانەکان زۆرن ئێستا تا چەند گەشتیاران سەردانی ئەو ناوچیانە دەکەن دەبینم پاسی گەورە هەیە لە ناو شار ئێستا دەڕۆن و وابزانم خەڵکی نەنەجوولێکی باش هەیە ئێمە هەموو جار باز دەکەن ینی کەرتی گەشتیاری یاخود هاتنی گەشتیاران تەنها سوودی بۆ ناوچە گەشتیاریەکان نییە چکە گەشتیار کە دێت تەنها ناچێت لە هوتێل بمێنێتەوە یاخود بچی سەردانی هاوین هەوارێ بکە بێگومان ئەم گەشتیارە سەردانی مۆڵەکان دەکا بە بازارکردنی دەکات سەردانی ینی پێم وایە کەسێکە لە ینی دوکانێکی بچوکی سەر شەقامێک ینی سوود لە هاتنی گەشتیاران دەبینی بۆیە لە ئێستا دەجم و جۆڵێکی زۆر باشەیە لە هاتنی گەشتیاران و بە تایبەت لە شاری هەولێر چکە لە 28ەوە دەرگای هاتنە ناوەی گەشتیاران کرایەوە بە تایبەت بۆ شاری هەولێر لە ئێستادا گەشتیارێکی زۆر ڕۆژانە هەم بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان و هەم لە ڕێگای پاسی گەشتیاری یا گروپی گەشتیاری سەردانی هەولێر و هەرێمی کوردستان دەکەن زۆر باشە ئەگەر باسی براندین بکەین بۆ شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان ئێستا بەرەبەرە گەشتیاری هاوینە ئیتر کۆتایی پێدەچن لەوانەیە زستانە دەست پێ بکاتن چۆن براندینگی بۆ دەکەن بۆ ئەوەی سەرنجیا ڕابکەشن ینی زیاتر ئەو ناو شاخاویانەی کە بەفری لێ زۆر حەزیان لێ لە 2 ساڵی ڕابردوو ینی دەتوانم بڵم لە 3 ساڵی ڕابردوو ئێمە پێشتر گەشتیاران تەنها لە وەرزی هاوین یاخود لە وەرزی بەهاران داهاتن بەڵام دوای ئەوەی لە وەرزی زستانانیش کۆمەڵێک پرۆژە لە ناوچە شاخاویەکان کرا کۆمەڵک چالاکی زستانە تێدا ئەنجام دەدرا وەکو یاری خلیسکانی سەر بەفر و سەرکێشی بە ینی ئەوانی کە بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان یان ئەو ئۆتۆمبیلە تایبەتانی کە بۆ گەشتیاری بەکاردێن یاخود بۆ ئەو سەرکێشانە بەکاردێنێت چالاکی زۆر بە زۆر هەم لە
سنووری سۆران یا چۆمان لە تەلفریک لە کۆڕەکی گەشتیاری یاخود لە ناوچە گەشتیارەکانی سنووری حاجی ئۆمەرانیانی هەموو ساڵان لە وەرزی زستان چالاکی زۆر بە زۆر دەکەی بۆی ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی گەشت گوزار تەنها لە وەرزی هاوین یاخود لە وەرزی بەهار نەبێ گەشتیاران لە وەرزی زستانانیش سەردانی هەرێمی کوردستانیان دەکرد ینی لە ساڵی پار تەنها لە ناوەڕاستی مانجی یەک تا کۆتاییەکانی مانجی دوو نزیکەی 200,000 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردبوون کە لە کاتێک دێمە لە وەرزی زستانیش بووین بەڵام بەهۆی ئەوەی کە چالاکی زستانە هەبوو یا چالاکی گەشتیاری هەبوو بۆیە گەشتیاران لەو کاتیش سەردانی هەولێریان گەلێک گلەهیژ نرخێن کەلوپەل و بابەتان تێگرن لە کاتی ڕۆشنەوە بۆ شوێنە گەشتیارەکان کە زۆر زۆر گرانە بەراورد بە شوێنەکانی سەر هێشتا بەردەوامە چۆن دەتوان کۆنتترۆلی بکەن ئێمە بەردەوام لیژنەمان هەیە کە سەردانی ئەو شوێنانە دەکات یاخود ئەگەر گەشتیارێک گلەیی لە ئستەغلالکردنی هەبوو پێم وانە ینی نرخەکان بەو جۆرەی بن کە زۆر بەرز بێتن یعنی ئەمە زۆر زار گلەییمان هەیەمە لە خاوەن هۆتێلەکان کە نرخی هۆتێلەکانیان بەتایبەت لە بۆ گروپاتی گەشتیاری زۆر دابەزاندووە ینی ئەمە کاریگەری لەسەر دەتوانم بڵێم ناوبانجی گەشت و گوزار دەکات ینی ئەگەر نرخەکان زۆر دابەزیتن خۆ ڕاستە دەبێتە هۆی هاتنی ژمارەیەکی زۆری گەشتیان بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە دەبێت سیر گەشتیارێک دێتن ینی بەڕاستی ئامانجی سەرەکی لە گەشت و گوزار ئەوەی کە تۆ پارە ڕاکشی بۆ وڵاتەکەت بۆ بەرزکردنەوەی داهاتی ناوخۆی وڵاتەکەت بۆیە لە ئێستادا دەتوانم بڵێم تا ڕادێکی زۆر باش نرخەکان زۆرن ینی زۆر باشن پێشتر ئەو کێشەیەمان هەبوو لەوانەیە بەڵام ئێستا بەشی زۆری گەشتیاران لە ڕێگای گروپاتەوە دێن بەر لە هاتنی بۆ گەشتەکەیان نرخی هوتێلیان دیاری کراوە و دەزانن سەردانی چ شوێنێک دەکەن بنمونە چ ڕێستورانتێک چه هاوینە هەوارێک ینی پێشتر ئەو کۆنتاکانە هەم لە بینی کۆمپانیا گەشتیارێکە و شوێنە گەشتیاریەکان کراوە ینی تا ڕادەیەک دەتوانم بڵێم ئێستا کێشەی بەرزی نرخ یان کەمی شوێنی مانەوە ئەو شتانەمان نەماوە باشە درۆژە جیهانیە گەشتیاراندا بۆ چ چالکێک تایبەت هەیە ئیرۆ بڵێ بەداخەوە ینی دیسان لەبەر ڤایرۆسی کۆرۆنام ئێمە نەماتوانی چالاکێکی وا بکەین کە کۆبوونەوەیەکی تێدابی یا خەڵکە کۆبتەوە چکە تا ئێستا بە پێڕێنمایە تەندروستەکان دروست نییە کە خەڵکێکی زۆر لە شوێنێک کۆ ببنەوە بەڵام ئەوەی کە هەیە خۆی ئەم ڕۆژەش بۆچی گرنگە ینی هەر لە ئامانجە سەرچەکەی ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی ئەوەیە کە بۆ وشارکردنەوەی گەشتیارانە ساڵانە لە ژێر ناونیشانێک خۆی لە 27 نۆی ساڵی 1970 ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی بڕیاری دەکە ساڵانە لەو بەروارەی ڕۆژی گەشت و گوزاری جیهانی بکرێتەوە ئامانجلەی کە وشارکردنەوەی گەشتیاران هەروە وشارکردنەوەی خەڵکە بۆیە لە دوای ساڵی 1970 ساڵانە لە 27 نۆ لە ژێر دروشمێکی جیاواز ئەم یادە دەکرێتەوە بۆ ئەم ساڵیش ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی لە ژێر دروشمی گەشت و گوزار و پەرەپێدانی لادێ ئەم یادە دەکاتەوە بۆ ئێمەش لە کوردستان لە مێژە خۆمان بۆ ئەم وەکو دەتوانم بڵێم لە پێشترەوە خۆمان ئامادە کرد بوو لە ئێستادا ئێمە لە دەستەی گشتی گەشت و گوزار بە هاوکاری هەموو بەڕێوەبەرایەتیە گشتەکانی گەشت و گوزار بە تایبەت گەشت و گوزاری هەولێر لیژنەیەکی تایبەت دانراوە بۆ ئەوەی بتوانین گەشت و گوزاری گوندەکان ببوژێنینەوە کە ئامانجیش لێی وەکو لە دروشمەکەی گەشت و گوزاری جیهانی هاتووە ڕەخساندنی هەلی کارە لە دەرەوەی شارە گەورەکان گەلێک باشە سەرکەفتی بن بێگومان و ئەف ڕۆژ دووبارە لۆ پیرۆز بێ زەویتکەم ڕۆژە جیهانیە گەشتیاری وەک نمونەیە کە پاکراگرتنە گەشتیاریژی ڕابگرن گەلێک سپاس بۆ نەریمان فازل بەرپرسەرەکە هەمدەم بەرەبەرایەتیە گەشت و گوزارە هەولێرێک و تدوێ ڕۆژە دەتگەلمە بووی باش وێجە هایدار ئەکینەک نیگارکێشێکی کووردە ژوانەیە باکوورێ کوردستانەیە و بزمارە وێنەیان ینی دخەزێ یان و چێ دکە خێز دکە و لە جیهانەیە کەم کەسایە و ئەو وی کاری دکە بێژە چاوا چێتکە و چ زەحمەتیەکەوێ هەیە و یەکی و کی چێکڕە تابلۆش کی و کیرە چێکڕە و وێنەیەکی نەخشاندنە دەبێژە ئەو هونەرمەندێک کورد زارۆکتیە خۆدا لە گوند بوو و ژبەرنە چاری و فەقیریە کەلوپەرێن پێویست بەردەستینە نەبوون پەیدا نەکردن لەوما ڕابوو و بە خێزکردنێ و بە بزماران چێکن وێژە کام چیرۆکایی ببیزن دەبێ فیچەرێدا
Mesela düşün o yaşta duvarları kazarken bile çok Bizmarên ku bêhtir di avakirina xaniyan de tên bikaranîn bi destê hunermendekî Kurd bi mebesteke cuda tên bikaranîn. Haydar Ekînek ê xelkê Wanê ye dema zaroktiya xwe li gund ji ber nebûna îmkan û derfetan bi teniyê tenûrê dest bi xêzkirina wêneyan dike, dûre bi bizmaran wêneyên ji hev balkêş xêz dike û bi gotina wî li cîhanê yekem kes ew e ku bi bizmaran tabloyên hunerî amade dike. زارتيجي او كم هبو حبس ما هبو زاب رسمه حظك اشيكن يمشي هنا شو ميتوي قلنا ميتر تلبو مبي حاريه تشدك مبي تاني تشدك داس بدك قالشي دما بي حاريه تشدك داس بدك قالشي طبعا يمشي قلنا ملهم تلبو دما دو ايفار دا كم داني او سر شير توقع سر شير داس بدك داس راحت بو از رادزا Nîgarkêşê Kurd li nav neçarî, feqîrî û bêderfetiyan ji xwe re rêyeke hunerî afirandiye. خازم تنبو توالي بتنبو يعني قلنا وجهي قلنا فاكر قلنا شيء هات تنبو دما دواري ما حريا سبي سوا ذكر دما بشتي وجه دما تعدل في كات او دواري سبي راشت بو فخاشت بو مش هدا مخ يدا تشيك اس بتا مخا ما بي ويت او كده رسم تذكر رسمي حيوانات شركة دام جامعة تعدو في دخل ورب دوغ آيو از رسمات شركة Di tabloyên hunermendê Kurd de zêdetir jinên eziyet dibînin, te'de û tundî li wan tên kirin cî digire. Ekînek bi tabloyên xwe balê dikeşîne ser azadiya fîkr û remanan jî. زور زعمتها جنا مهاني سر خيز كنا آزادي تشي إصل حاس كن شركة يعني ناقا حفصة قال إنسان قال مريم هنا قال جن هنا بو فكرة خو بو دشجاع خو قال حفصة از برها حازكم سر آزادی سر فکر من سر آزادی بما خیز کرده Ekînekê ku li nav civak û medyaya Tirkiyeyê weke Picassoyê rojhilatê jî tê binav kirin, heta niha li bajar û welatên cuda gelek pêşangeh vekiriye û rojên bê legel hunermendê Kurd Hakan Yaşarê Diyarbekirî li Norwêçê li navendeke mezina hunerî dê pêşangeheke berfireh vekin. Erjanda, Kurdistan 24, İstanbul. وجا هروك جدا سبيكا بروجرام فما ما جا بهدايك وميرو جبلي صحبتي چندين پرسان بشنا فشيانا هنرمندها قادر ببن و چند پرسناجه بکن زمان دما در واسبوی دم جولی چبو جاكو جرا داوي لقلتا هذا اخفيم لسوراني بو ونيا نبي جامها بو نا جلوبرج هبو حمول مال الهولره هشتبو بحث كنا ونيا يعني باش روش باش تبخيراتي تاها بجي سباز گلستان خان روش باش لتو لا همو كردستان يعني عزيز هوادارم روجێکی نوێ و دەرفەتێکی نوێ و جوانترین ڕۆژ بێ ئەوڕۆکە گەلێک سپاس دووبارە گەلێک بخێراتی تاها ئەس خوازم ئاماژە بۆیە خاڵێ بدم کو تاهەیە کەمین مێڤانە کوردکارم ji destpêkawê heta dawiya wê ne bi kurmancî digel baxivim û zor baş jî tê dige badînî û zor baş jî qisey pê dekatin يعني خربني نه ne zor başî birader tebû أزموني يعني 5-6 مانجا قرمي عاري والله رومي خطره والله رومي أسبيكر يعني 5-6 مانجا قال رومي بفري badînî كارانتينا بو از او خلقه بابيك بابون اوكي اجا باش بويا نزا gelek baş bûye الحمد لله هاجي باشا ew nimejûlî CV بقواد بو. CV بقواد kurmancî soranî NBC niş başî tamam tu müşkiletine gelek başa nada مواصفات baş بحث شاتت كي beraber dî bikeyim me bestim bîgorîn min besoranî tu kurmancî يلا ورا هوليري awar ma hewlêrê okey ورمونا ديما هوليري rast êsa ketiya niye اوكي ta lema wê rabirdûî xerêkî videoklîpek bûn راستا ئەوە پاش کە قەدەغەی هاتوو چۆ بوو تازە دەستان بە ئیشەکان کردبوو راستا چی لێ هات
ئیشێکی دوێتە بینی من و کاکڕۆمی گورانەکە شادە هەردوو زمانی سۆرانی و بادینە هەردوو ینی هەردوو زاراوی سۆرانی و بادینە و ینی هەردوو کوشمان هەردوو زاراوەکە دەڵێ باشانی هەم ڕۆمی سۆرانی دەڵێ و هەمیش بادین دەڵێم و سۆرانیش دەڵێم بادینش دەڵێم ئەویش بە هەماشەوە لە ئێستا کاری کلیپەکەی تقریبان تەواو بووە لە تۆزێک کێشەی مۆنتێرمان هەبوو ئیشەکە لە ئێرانەیە بەس مۆنتێرەکان تووشی کۆرۆنای بوو منداڵەکانی توش بوون و ئیدی تۆزێک دواکەوت بەس ئینشاڵە لە 10 ڕۆژ 15 ڕۆژی داهاتوو بڵاوی دەکەین گەلێک باشە تە بەشێکی تاوا کرد لە زانکۆ هیچ پەیوەندی بە هونەرەوە نییە ئەسڵەن بالعکس معماری ئارکتێکچەر تەواو هونەریە ینی هەم دەبی سەلیقەت هەبی دیزانی شوێنە شیرەکەی دەبی تۆزێک هونەریانە لای بڕوانە ڕاستە کامە یارمەتی تۆ داکەوەتە وەکو چی کام یارمەتیم دەدا هونەر زیاتر وەکو با بڵێن وەکو حەزەک وەکو خۆشەویستێک کە با بڵێن لەگەڵم گەورە وەکو هیوایەتێک دەیبینەوە ڕاستە ئەو 2 ساڵی ئاخری تۆزێک زیاتر ئێتیمان بە هونەریدا کە خەڵکەکە زیاتر ئەوەی دەبینن باشە باس لە هەمان وەختیش ئیشی هەندەسیم ئەهمال نەکردیەوە و خەریکی شەریکەیمەوە ئینشاءڵڵا ئیدی هەرستان هەبوو بەستافەوە لە خزمەتم پیرۆز بێ بژیت سپاس تاپار دەخەرج کرد دەرچووی بە ئەف چەند ساڵە تاگۆ دەکەینە سۆرانی ئەس بکمە سۆرانی بکێ قوربانجی ئەز نەشەم ینی چاو باخوی ئەز تەواو لێگەرە یا منیشتە بۆ دەکەم بە کۆکتێل پار دەرچووی بەڵێ بەڵامەوە چەند ساڵە هەر خەریکی کاری هونەری هێشتا لە زانکۆ بوویەوانە هەستی برادەرەکانت چۆن بوو کە لەگەڵیان بووی بۆ خوایە مەرحەلەیەک بە بیرمە مامۆستا ئەحمەد ئازاد لە کڵەبی پیانۆ بوو باشە حەزم لێ بوو بچم ترجۆینم کرد ساڵانە فستیڤاڵی بەهار دەکراوە ها ئیڤێنتوش دەکرێت ناو جەمعی ساڵ یەکەم بە زۆر یەک گۆرانیان دامێ ساڵی دوم کردیانە 2 گۆرانی ساڵی سێم 4 گۆرانی هەبوو ساڵی چوارەم و پێنجەم و حەفلەکان بەخۆم کردم داگیرت و برادەرەکانیشم وڵای ئەوانە ئێستا نازم دەمبینیان نا بەس زۆر خۆشحاڵ بوون لەگەڵم ینی نادی هەمویان لەگەڵیان بوو مویدی لە سەفرە و جەوەچکەیەکە گۆرانی بێژێک لەگەڵ بیجاتە هاویان هەر کەسشکە ئەتا سیستەمە خەوتنەوەتە گەلێک تەبلی هەبە ڕۆژنا حتا دگەل مەڵای سبهی تشیاری ڕاستە ڕۆژنا گەڕۆمی ئەستێک چوم گەڕۆمی و کەرانتینی خەتەرە ڕۆمی بەعکس دژیت ینی ئەوە ڕەبتی بە کار و چالاکیەکە بۆ خوای ئیشی هەندەسی یان شەوان درەنگ لۆیدا دەنیشم یان ئێواران کاڵدەستمەوە باشە و ئیشی هونەریش عادەتەن ئیشی شەوەیە ینی سەریقەت جوانترە و خاستان ئەمن بەخۆم ئاوازانەر نیمە باشە و تێکست نووسیش جاروبار تێکست دەنووسم باشە بەس زیاتر گۆتنەکەی ئەویش شەوان زیاتر مرتاحتری و با بڵێن دەنگت کراوەترە و ئێستا شتێکمان بۆ ناڵێ بەم بەیانیە هەڵبژێرە سۆرانی بادینی کێفە بدلێخە کیژان سترانەی کوڕوانجی زێدەژێ حەستکە کیژان هونەرمەند زێدەتر خودێ ئەس حەز شۆلێ جان دکەم جا هەر کێوی ینی دەفمە مهم نینە باشە بەس هەکو کەسێک مەسەلەن ئەس گەلێک حاش مامۆستا عەبدولقاهر دکەم و نوشدار گەلێک و هەڤاڵ خەر قوربانجی داخوێ حتا ڕەنگە دەنگی ویژی تێگوهارتنەوە کێ سۆرانیە ڕۆمیژی ڕۆمی لە تووڕە نەبی ڕۆمی گەلێک باشە ئەس بینیکو ئەساتم یان هێشتا خەوامت تات گۆ خۆدا ڕۆمی فولی ئینەرژیانی جسترانێکی بۆ تەبێژم دەکا بێژە سۆرانی بێت عادی نۆرمالە بدلەخۆ ملات شتێک بێتە هێزرا من بەس لای بە دێ وەخت ڕەوە لەو ڕۆژەوە تۆی دیوە پەرێشانە دڵی من سەودازە دەور و بێ سەر و سامانە دڵی من سەرگەشتە سوڕێتەوە بێلانە دڵی من
هر ساعت به درد کونالان دلی من هر ساعت به درد کونالان دلی من ساعت خوزگه به روژه کنم بیست بوناوت نم چشت بوتامی می خانه چاوت نیدی بود سو پیگر و القیداوت آزاد بول پیچو خمی اگری جای خواهد وارستا کلتاو اگری هجرانی بتاوت فرمسکی علی ترزو باران دلیم هر بجی دنگ خوش دنگ لدنه با بگلک خوشو دنگت گلک نرمه آرامه ریلکسه نرمه آرامه او چاوت هاتیه؟ بزارکتیت هارو چه؟ هارو هاج بویانیه؟ نه تاوی تربوته بشکل دمو چای توانیه؟ اگه از بزرم بلام او بابن دالی والا بسته گوره بوی لا اینستاگرام دا دزیدو تا دنیا کس بزر نبیلا بروژه ایزی چه یادگاریه که یادوریه که زارکتیه من دادی های قتل بیرت نشه خده گلکن یعنی زور حزم لی بو پیانده گوتم زیره چی اها صافیه چی بدای بوم جا کباب مدهات هولیره دبوا ایلا لگل خوهی نبام اگر بمزانی و پلانی دانه اسپانیا بیت هولیره نام هینی و بیرون پیلاوم لده شارده یعنی هر پیلاوی یک تاک دمه جالت زیوادم شارده جار و بول یعنی دم برده دروی مالای لب پیش در کی دم برده گراشی اولای لبن زیج دم شارده ريقة ها بس مين عندك تاي استنا اسبيلها كان مين بابر الله بخوش بو عليكي باش بو روجاني نورمال خريكي چي بو خواي لايف ميوزيك دكم كم تازور لايف ميوزيك دكم و وكوتم خريكي اشي هندسيشم تاو ايديو كاش دمنيتو هر نستناو حتى انها سترانتا برانيا بسورانينا ونيش بليدي أفاكونا أمارتكن البرات تكي تايبت بزرافين دنيا كردي نتني كرمانجي يعني ما زازاكي هيا ما هاورامي هيا ما كلهوري هيا هاورامي و بادنيجي يعني البروغرام إن شاء الله از تقريبا خريكي ألبومك ما يعني اشتا دل دو تكست آواز جان كريم يعني هاشتراك نكا حاضرة شار هر حاضرن باشه بس شارجي الاستوديو هنا من دو تراك ناقصة جا دخلك ألبومي بهم إن شاء الله. تشتكي جورا بيجم دنجت هذا عربي جي جيلك خوشة. جنزاب إنجليزي جي خوشة يعني. لا إنجليزي أصلا. ناشي. عربي من جهل أبو ماجد المهندس از باوردي که متأثرنا كبي قلت. چند سران دنجي تقولتني عربي. عربي. تجيلك خوش قلت. تبيجن از باش بيجن. تجيلك خوش قلت. بترد يعني التدهات. عندك كاسة نورمال أجر بزمان كتير قراني دلين ليه؟ والله للايف زور دعوة للايف زور دعوة كين دينار زمان. قرق باشه. جبلي زمان دن بزرافين دنين كردي. شتكي دنج مربيش كشكا. بادني؟ أري از بيش ما تبدله خو بس أري. أوكي. دي أكيد بيجي هدي. تجمع مصطفى عبد القاهر يعني رومي. خودت ده هوالي بيجي. أوكي. يعني هافال كيش ستران هافال إبراهيم هاوش الألمانيا مجولي كانت كارن هنرية رايزو سلافوي فيكم دقل من با دقل من با دقل من با ويارا من با تشيرينا مالا من با ودقل من با ودلي من با ترنابم چند تببینم شب و روژال دفترینم نشم شافات بگهینم نچار کرم تفحبینم ترنابم چند تببینم
شەو ڕۆژان دەفتەرینم نەشم چاوا تێبگەهینم نەچارکرم تەبحەبینم بشی دەنگ خۆشتاها نزیکی ژەنینێ و ئاوازدانەریە نابێمانە خودێ ئەس سەماعی باشم من ێک دوو ئاوازش هەنا و من گەلێک پرسوڕە پێکردم گوت لە ئالخۆوە ئەنەکەم ئەوان کو من پرس با بڵێن ئەوانی با بکەمەوە سەورانی لێمە حاسێ و ئەوانێک کە پرسیارم لێکردن زۆر بەدڵیان بوو ئیدی ئەوانش ئیشیانە سەر دەکەم بەس وەکو ئیشی خۆم نایبینم چونکە هیچ باگراوندێکی ئەکادیمیم تێدا نییە ئەو ژەنی نیش ناکە ژەنی نیش ناکەم بدات ینی تۆزێک لە پیانۆی دەمەتەقەیەکی دەکەین قرسترین ئاموری موزیکی لەگەڵی مرتاحم مرتاح بووی لەگەڵی نژبلی پیانۆ دەڵێن گیتار ئاسانە دەڵێن گیتار ئاسان دەڵێن تا هێت و یەکێک لەو کەسانەی کە دەرکەوتنەکانت و بوونت لە سۆشیال میدیا پێکێشەی لە کاتێک دەدەبینی لە سۆشیال میدیا ئێستا بوویتە کێشەیەکی زۆر گەورە هەم بۆ جیهان و ڕۆژهڵاتی ناوەڕاست و کوردستانیش ینی ڕۆژێک بەبێ کێشە تێناپەڕەیە بەڵام ئەگەر باسی کەساتی هەڵەن سلیبریتەکان دەکەی لەگەڵ یەک ئەم لەگەڵ هەمومیان برادرم نامە بەستم بێکێشەی لە سۆشیال و دوای ئەوانەی کە دەمەوێت پێشانشی بدەم دایم مەسەرەن پێکەنین و شتی پۆزەتیفە ینی نامێت زۆر فتنەی دروستکەم و فتنە چینیمە ئەو بەگچکەی وا بووم بێزار دەبی کاتێک سەیری سۆشیال میدیا دەکەی بێتاقەتت دەکا بۆ خوای زیاتری بێتاقەتمان دەکا ئێستا زۆربەی کەسایەتەکان لە ئینستاگرام زۆر چالاکن لە سناپچات زۆر ڕاستە وەڵای زیاتر با بڵێن زیاتر پێی بێتاقەت دەبی وەیلکەوەی کە مەسەرەن هیوایەکت پێ بەخشی یاخۆ دڵت پێی خۆش بی بێتاقەت دەبیوەنیە کە سەیری دەکەیت ینی ویستم هەر باسی ئەو بابەتت لەگەڵ بکەم لە مێشکمدا بوو هەر بەجددی وای لێ هاتووە ینی ناتوانانی بیکەوە سۆشیال میدیای خۆت یەکسەر چەندین ڕخنە دەبینی چەندین پۆز دەبینی کە گرنگ نییە ئەوەندە خەڵک بچێت بە قوڵایی بچێتە ناو ئەو شتانەی کە هەیە لە سۆشیال میدیا بۆ خوای نازم کۆمنت نووسین لەکنەما ئەمن لەگە ڕێزم باشە بەس ینی وای لە هااتێ ئیمانت بە کۆمنتی کوردی نەبیت جات سوەسفت بکە چ زەمت بکە باشە چکە زۆر ینی زۆر 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 جار دەبینی مەسەرن کابراایە کۆمنت لێ نووسی با بڵێن بە زمانێکی زۆر خراپ باشە تعبیر لە خۆت و عیلە و کەس و کارت دەکا لە هەمان کاتە دەبینی فۆڵۆی کردی لە هەمان کە دەبین دایرێکتشی نردیە باشە ئیدی نازانم بەس خۆ عرزکردنەکە لە کۆمنتی و خەڵاس بابەتێک هەبووە ویستت باسی بکەی خۆت پێڕانە گرتووە باست کردووە بۆ خوای لە دەستمان بە بلۆکەکە ینی ناتوانانی ینی بەجددی ناتوان خۆم بینمەوە مستاوی کە مەسەرەن جوابی کەسە جواب دەمەوە کە ینی فۆڵۆی نردبی و دایرێکتی نردی و لە لاش دوونت پێ بدا لەبەرەوە دوکت لاکی لێ بکە لە کۆمنتی یان بە بتە شەڕ دەب لەوەرە پرایڤێتی وەرە دایرێکتی ئەوە زۆر هەیە چاوت پرایڤێتی بەجددی لە کۆمنتی بە شەڕ دێن لە دایرێکتی نامەی دەنێری ئەو هەیە پەیامەکە حەز دەکەم ئەو پەیامە بگاتن هەم بۆ ئەو کەسانەی کە پێیج و شتیان هەیە لە سەر تۆڕە کۆمەڵایەتەکە هەمیش بۆ ئەو خەڵکەی کە فۆڵۆیان دەکەن بەجددی ینی دنیا ئەوەندە ناهێنێ خۆت خەریکی ژیانی کەسانی تر بکەی ئەوەندە دوای هەر بە خۆت فۆڵۆت کردیا خوشک و برا و کەسکاری تو ئەو کەسەی فۆڵۆ کردی و کردی کەسەی بەناوبان ئەسڵان ئێستا من مەسەرەن کەسە چوچی من با 4-5 گۆرانیم هەیە باش ئەگەر خەڵک با بڵێن لەگەڵم نەبی ناتوانم بەردەوام بم وایە و دوایش با ئەو عادەت تەقالیدە ینی تۆزێک زیاتر فکری لێ بکەین و باگراوندی سەقافی باشتر هەبی لەوەی کە مەسەرەن تو لە خۆتەوە زوونی بە یەکە چی بدەیت ببێ ئەوەی بیناسی و دوای ڕەخنەت لە ئیشەکەی هەیە دەتوانین لایکی نەکەی و جۆی لێ نەگری و ئەسڵان بلۆچیکە باشە نەک لە خۆتەوە مەسەرەن ڕات لە گۆرانیەکەی نیە ڕات لە پێشکەشکردنەکەی نیە ڕات لە هەر شتێکی نییە ئیدی دابەزێ سەری و درستە یەک کە جوان بابەتە مەترسیدارە بڕاستی تۆڕێنجڤاکی لە چەند ساڵێن بێدەژی زۆر خراپتر بسەر مرۆڤان دەژیت کەوێ ئەگەر نەیە کۆنتترۆلکردن مرۆڤ لەسەر تۆڕێنجڤاکی هەنێک دابوونەریتێن تایبەت بەرچاو نەگرن باندۆڕووی زۆر خراپی دەبێت لەسەر دەرونی مرۆڤەکان جەم هێویدارن کۆم هەموو نەتەنێ پابندی ڕەنمایەن تەندروستی بن لەوێ پابندی هەموو دابوونەریتەکە خۆشک و
بە قیمەتە کللتورێ خۆی کوردەواری بن ڕێزگرتنە حەزکردە ئەگەر بابەتەکە شایانی ئەوە نەبێکە بۆ نمونە قسەی لەسەری بکەین لێگەڕێ ئێمالیکە تا زگەرە کێف خۆشم بە ئەخەفتن دیگەلتە و گەرە کێف خۆشم کوتی ئیرۆهاتی لێ ئەم تەوساناشیە نەماڵێ دەبێتە تشتێکی دنجمەر پێشکەش بکەی وێجارێ گۆرانیەک تایبەت لای تاها نەک بڵێ سۆرانی کوڕوانجی حەقم پێدان نییە زۆر تایبەت بێ لای تۆ ئاسایی عربی ئەبدلێ خۆ چکە وەسفی عربیش کرد گوتم با خەڵک نەڵێن گوڵستان لەخۆی قسەی دەکەم يا حياة الروح قلبي ما داينهم ولا يوم ولا حرتاح راح تنسى وتلاني أو تهواني كل جراح كم سهرني ليالي وانت على بالي أنا عمري ما نسيتك أنا ما صدقت ليتك وبتسأل لو حبيتك وأنا دايب فيك شايفني جاي لك بالي وجايب لك قلبي وجاي روحي وناس الحبايب بعمري شريف يا حياة الروح قلبي ما داين نوم ولا يوم ولا حرتاح راح تنسى وتلاني أو تهواني كل جراح كم سهرني ليالي وانت على بالي بجداً خوش من نپرسی قد کیه مدلت نمونه تا دنوا هنری ده يعني كاظم ساهر باشا يكلواني بس أول فضل شاكر بو آخر حضر كاظم ساهر جلهم باشا كاظم ساهر يكلواني كمثلا ذكر قراني كاني يعني شخصيات وكاريزما وهم مشتي زور تأثير من ذلك ونافيا كردي خدك قلكن يعني نورمال اگر بحث بکه نخم ناج نشه تازه نفشه كيفن زاروكيني زور معجبة هرد صلاح وزكريا يعني او جيل قلك تأثير السمنها قلك ماشا واردلان وزياد ما مستى زيادة ساعات لازم بيش ما مستى بس يعني بيشك هفاليني من وقت نورمال تشكو وكونوا هناك دايما بيني وها عندك جار مروف لقال قرانية كان دجي وهذا زور نزيك لو كسر الريك هذا ثاني سنسالة برادرت تاز گره كيف خوش بوم دوباره سپاس بو وقتتا و بس به ما تشخورا كريم دلاره بخوي نال لخدمت دم لخدمت دم اوني رو گره سپاس اگر گوتره كتا زور سپاس لو تو طبعا انرژی زور ما شاء الله بوس بيني دست خوش بي و بردام بي ان شاء الله هر سرکاتم بتبینم امش زور خوشحال بوم نرا دستی برادرانش خوش بي و بهوای وين میوانه چی روح سوگوین بوس بینی خالق کابلینه دابی انرژی لگل من هبوی او همش تکس باس گلک باشه زیبش کندروژن به دهر بلندتر و باشه ان شاء الله وروس بینانش دوالستم تا قدر هنرمند مش كردستاني مانا وش صوراني البيجامه ما بو الله يعلم لا بيراتشي الفيديو بلا كربوت قلب راي خب شروالي كردي ما بوش بالكون برجر ولا رجبير كربونو تشوفوا صوراني وهنجي بوبو قد غير شنو هاتنا هيك تشتكينا البدرنا ما بو قالك سباس الوردنا بستم بيبي روجك خوشتاها بوتشي قالك سباس اوجن هاورزكم كرنا ولا كرنا برهمن تريا ودرس كرنا دوشاوا بشوازه كيفن لباكوري كردستان دست بکریه ای سال جی تره ده چارده دونم و 13 گوندن مجلس باکوری کردستان تبرهمانی بشک جوانجی جوان ترهان تنه شاندن و بازاران و بشک دنجیج و پیداوستی روزانه یه خوا جدکن و دخون و جا گوند نشینجی دبینن بپوت امجرد و اجوار بیشن پوتین نه پوتین سروکی روسیه اله بله پوتین او کو حتی بدره کابو که ادخل لنگه خدا و پیل تره دکن حتی کو دوشه و جن درست بکنه جتا هاتش سیر کن که کرم کنم ببینن جوتیاران و دانیشتوانی گوندەکانی بەدلیسی باکووری کوردستان خەرمانی ئەم ساڵی ڕز و باغەکانیان کۆ دەکەنەوە
یەکێکیش لەو بەرهەمانەی ئەم ساڵ زۆر گرنگیان پێداوە بەرهەمی ترێیە بە شێوازی کۆن لی دەکەنەوە و دواتر بە سەبەتە دەیگوازنەوە بۆ ماڵەوە و چەندین بەرهەمی دیکەی وەک دۆشا و مێژی لێ دروست دەکەن جوتیاران و گونشینان با پۆتین دەستنە سەر ترێەکە تا ئاوکەی لێ دەسۆرێت و پاشان تێکەڵ با خۆڵی سروشتی دەکەن بە شێوازی کۆن و پێشوو دۆشاو دروست دەکەین بە شێوەیەک پۆتین لە پێ دەکەین و دەچینە سەرترێ و پانی دەکەنەوە بۆ ئەوەی بگوشتێت کاتێک ئاوی ترێکە هاتە دەرەوە لەگەڵ خۆڵی سروشتی تێکەڵی دەکەین و پاشان دەخینە ناو مەنجەڵێک کە چواردەوری بە قورس واغدراوە اینجا تاماوەیەکی دیاریکرا و دەخینە سەر ئاگر ئەم شێوازە نەریتی 7 ساڵی باو باپیرانمانە بۆمان ماوەتەوە کە شێوای گوندەکانی بەدلیسی باکووری کوردستان بۆ بەرهەمهێنانی بەروبوومی کوشتتوقاڵی گونجاوە بە تایبەت ترێ گونیشتان بەشێک لە بەرهەمی ترێ ڕەوانەی بازارەکان دەکەن و بەشێکی دیکەش بۆ پێداویستی ڕۆژانەی خۆیان بەکاردەهێنن هاوکات چەندین بەرهەمی دیکەی مزرێمەنی لەو ناوچەیە بەرهەم دەهێنرێت گەرەک تۆپۆرەفیکە پسبە گەرەکسە کەشوهەوای ناوچەکە بە تایبەت خەزان بە تایبەت لە سەراستی وڵاتەکەمان زۆر گونجاوە بۆ بەرهەمی کشتتوکاڵی لێرە هاوکاری تەواوی جوتیاران و گونشینان دەکەین بۆی بتوانن زۆرترین بەرهەمی ترێ ڕەوانەی بازارەکان بکەن زۆر جۆری ترێ لێرە بەرهەم دەهێنرێت هەروە بەشێک لە بەرهەمە مەزرەمەنیەکانیش لەو ناوچانە بەرهەم دەهێنرێت ترێ لە چاردە دۆن و سێزدە گوندی سنووری پارێزگای بەدلیسی باکووری کوردستان بەرهەم دەهێنرێت هەرچەندە ئاستی بەرهەمی ساڵانەی دەگۆڕێت بەڵام با تێکرا نزیکەی 1 تۆن ترێ بەرهەم دەهێنرێت و نرخی کیلۆیەک ترێ بە 3 بۆ 5 لیرە دەفرۆشێت هەروەها دۆشا و مێوژ و چەندین بەرهەمی دیکەی تایبەت لە ترێ دروست دەکرێن ڤیتامین دی دوێژەنەگەرە جانشدەستدانێ بە کۆرۆنای کێم دکە و دلێکۆلینەکەدا کود بەشێ پزیشکی ئازانینگەها بۆستن لە ئەمریکای هاتی ئەنجامدان و دەرکەتیە کو ئەو نەخۆشێن کوڕێژەیە پێویستە ڤیتامین دی دلا شێواندا هەیە ئەگەرە مرنێ کێمترە جەموانە بە ڤایرۆسا کۆرۆنایە ئەروەها دلێکۆلینەکە دندەژی هاتیە کو ئەو ڤیتامینێن گرنگن ji bo rojaya tuşbûn bi koronayê kêm dike ji ber ku ew xaneyên bergiriyê rêk dixe ev vîtamîn D dibêjin ew herwiha ziyadiya wan jî zêde dike xaneyên xwînê di heyama vê lêkolînê de nimûneyên xwîn ji bo pêwankirina asta vîtamîn D ji 135 nexweşan ku piştî تووشی ڤایرۆسا کۆرۆنایە بوون جوان هاتبوو وەرگرتن پاشی دەبن چاودێریە پزیشکیدا ئەوان نەخۆشان هەن سامپل جوان هاتنە وەرگرتن ji ber ku bardۆخەکە سەخت دەرباز کردبوون هەنێک جوانجی هەنەسەدانە قرسل جەموان هەبوو لەبێ دەرکەتێک ئەو کەسن کوتەمەنێ وان سەر 40 ساڵی vەیە و ڤیتامین دی د ئاستێ پێویستدایە مەترسیە مرناوان بەراورد بنەخۆشێندنێن کۆرۆنایە 51% کێمتر دکە بە کورتی و کورمانجی ڕێژەیە ڤیتامین دی پێویستە ون بزان بن چ قەسەت لاشێوەدا بەحسا شووتی بکەن یان ژێشە بەش کو دوێژن کلیلە تەندروستی و بەدەویە مرۆڤانە و دامەزرایە ئەڵمانیش بۆ کشتتوکال و خۆراکێ بەڵاف کردە و شفتی ئەنکو شەبەشەم ژێر بێژن یارمەتیە شەوتاندنە چاوریە دکە و پارێزگاریە ji bedewî rekiya laşê mirov dide lewma bekilîla tenduristiya bedewiya mirovan tênaskirin ama ji bo yekê jî daye ku ji ber ku şiftî şebeş bi rêjeya 90% av tê de ye dibe sedema pakbûna gurçikên mirov û prosesa şewtandina wêne jî kara dike ya çewriyê laşê mirov de şebeş bi gencîneya kanza û vîtamînan têdanîn û bergiriya ceste bihêz dike هەروەها چرو لۆچی ئەنکو قەرمیچۆنکێن پێست جی ناهێلە پارێزگاریە ji گەنجیە مانە مرۆڤ dike هەروەها شووتی ئەنکو شفتی dibêjin ew wan rengajnav dibe ku proseya pîrbûnê jî zêde dike ئەشخۆیانی گەلێک زانیاری گەلێک بابەت هەنە دەربارەی ڤیتامین دی دبێژن ئەگەرەوە هەست کردون بێتاقەتن ئەگەرەوە هەست کرد ئاشت لاشێوەدە هەیە
تمیزان بن ڕۆژەیە ڤیتامینان چ قاسە دلاشەوەدە پشکنینە تایبەتەنە کوتێنەکردن ئەنجامدان ئەگەر دەرکەت کوکێمە پێویستە بێ چارەسەرکردن ژ بە کوت بە سەدەما چەندین نەخۆشیên din لەوما gelekî hayê ji vîtamînên dilaşەوەدا hebe û şiftî jî baş bixwin heta ku wên genc û bedew bimînin heta rojeke din bimênin di nava xêrxweşê de û xatirê we.